لانیکەمی هەغدەستی 1401 یەک لەسەر چواری ڕادەی چاوەڕوانکراوی کرێکاران. بەیانی پێنجشەممان 19 مانگی ڕەشەمەی 1400 شۆڕای باڵای کار لانیکەمی هەغدەستی ساڵی داهاتووی 4,180,000 تمەن لە مانگدا دیاری کرد. ڕقەمی ئێستا بەنیسبەت لانیکەمی هەغدەستی ساڵی 1400 کە 2,650,000 تمەن لە مانگدا دیاری کرابوو چوونە سەرەوەی 1,530,000 تمەنی لە مانگدا نیشانەدات. ئەو خانە کاریگەریانەی کە بەشداری لێنانی ئەم ئاشە بۆ کرێکاران بوون ئێستاش بە وتەی فریوکارانە لە هەوڵدان تا کرێکاران فریو بدەن. عەلی خودایی ئەندامی کرێکاری شۆڕای باڵای کار وتی لە پەنا ئەم ڕقەمەی کە باسی لێکرا بۆنی کرێکاری لە 600,000 تمەنەوە بۆ 850,000 تمەن و حەقی مەسکەن لە 450,000 تمەنەوە بۆ 650,000 تمەن بەرز بۆتەوە. سەنەواتی مانگانەی کرێکارانیش بوو بە 210,000 تمەن. هەروەها وتیشی کە هەغدەست بۆ بنەماڵەیەکی مامناوەند گەیشتە 6,433,000 تمەن. ناوبراو بەم لێکدانەوەیە ڕەزایەتی خۆی لە ئاست ئاکامی وتوێژەکان دەربڕی. بەڵام خودایی لەم بوارەدا لە بیری دەباتەوە کە خاوەنکاران بە کرێکارانی پەیمانی سپی ئیمزا و یان بێقەرارداد بە تایبەت بە ملیۆنان ژنی کرێکار و 1 ملیۆن کرێکاری ناوچەی ئازاد نەتەنها مەزایە بەڵکو هەرم هەغدەستە کەمەشیان پێنادەن. فەرامەرزی تەوفیقی لە نوێنەرانی کرێکاری هەغدەست فریوکارانە وای نیشاندا کە گۆیا کابینەی ڕئیسی ئەتوانێت ئیرادەی خۆی بەسەر بازاردا بسەپێنێت. ناوبراو لە لێکدانەوەی ئاکامی هەغدەستی شۆڕای باڵای کارداوتی ئەم ئاکامە ئاکامێکی باشە، دەتوانێت یارمەتیدەری باشتربوونی بارودۆخی بژێوی کرێکاران بێت، بەڵام بەو مەرجەی کە دەوڵەت ئەرکەکانی خۆی بەباشی بەڕێوە ببات. ئەو لە پەیوەند لەگەڵ ئەرکەکانی دەوڵەت ئاماژەی بە چەند نمونە کرد. دەوڵەت دەبێت بتوانێت بازار کنترۆل بکات و ڕێگری لەسەر هەڵدانی تەوەڕم و گرانی بکات. عەلی ڕەزا مەحجوب بەڕێوبەری گشتی خانەی کاریگەر بە خاتری دیاریکردنی لانیکەمی هەغدەست سپاسی تەکتەکی ئەندامانی شۆڕای باڵای کاری کرد و ڕێزی لە نوێنەرانی خانەی کاریگەر گرت. بەڵام لە هەمان حاڵدا ئەوەشی ئیزافە کرد کە لانیکەمی هەغدەستی پەسەندکرا و ئەمڕۆ بە هیچ جۆرێک بەشی هەزینەی بنەماڵە کرێکاریەکان ناکات و وتی ئەگەر لە ساڵی داهاتوودا یەکەمین هەنگاوی دەوڵەت لابردنی دراوی تەرجیحی بێت کرێکاران دەست بەجێ هەرچی ئەم ساڵ باغدەستەکانیان زیاد بووە لە هەمان مانگی خاکەلێوەدا پێشکەشی بەشی دابشکردنی کاڵای دەکەن. دراوی تەرجیحی 4,200 تمەنی هەناردەکردن کە قەرارە ساڵی داهاتوو لا ببردرێت بۆ هاوردەکردنی کاڵا پێویستەکانی وەکو ئارد، تفاق و دەرمان تەرخان کرابوو. ئەم جۆرە دراوە لە ساڵی 1397ەوە بەڕەسمی بە بیانووی بەڕێوبەری قیمەتەکان لەلایەن کابینەی ڕۆحانیەوە دەستی پێکرد. هەتا ئێستا 49 ملیارد و 700 ملیۆن دۆلار بە قیمەتی 4,200 تمەن دابش کراوە. لەگەڵ لابردنی ئەم دراوە تەوەڕوومی کالا سەرەکیەکان دەرمان و تفاق چەند بەرابەرە بێت. 6 ڕێکخراوی سربەخۆی کرێکاری لە هەفتەی مانگی بەفرانباری 1400دا لە ڕێگەی بەیانیەکەوە بە سەرنجدان بە سەبەدی بژێ و تەوەڕوومی هاوسار پساوی ئێستا کە نیشانەیەک لە ڕاوەستان و هاتنە خوارەوەی تێدا نابیندرێت ڕایانگەیاند کە لانیکەمی هەغدەستی ساڵی 1401 نابێت لە 16 ملیۆن تمەن لە مانگدا کەمتر بێت. ئەوان نووسیان ئێمە بە هەموو کرێکارانی کرێگرتەی لە قەجۆرا و جۆرەکانی سەنعەت، مەعدەن، ڕێگا و بیناسازی، گواستنەوە، بەندەر، شرکەتەکانی کەشت و سەنعەت و بەشەکانی تر بە هەموو مامۆستایانی زەحمەتکێش و شەریف کە پێشڕەوی خەبات بۆ دەستەبەرکردنی مافی ئابووری، کۆمەڵایەتی و کەلتوری خۆیان و بردنە سەرەوەی ئاستی بابەتی پەروەردەن، بە هەموو کارمەندانی تەندروستی و دەرمان کە سەدان قوربانیان لە پەیکاری قارەمانانە دژ بە کۆرۆنا داوە، بە هەموو کارمەندانی نووسینگەکانی بەشی گشتی و خصوصی، بە هەموو خانە نشینکراوان و بەگشتی بە هەموو ئەوانەی کە هەغدەست و موچە وەردەگرن پێشنیار دەکەین کە خواستی لانیکەمی هەغدەستی مانگانە 16 ملیۆن تمەن بکەنە خواستی سەرەکی خۆیان لە مانگەکانی داهاتوودا. ئەوان لە درێژەدا نووسیان ئێمە بە هەموو کرێکاران ڕێکخراوە کرێکاریەکان و داکۆکیکارانی بەرژەوەندی چینی کرێکار دەڵێن کە گۆڕانکاری ڕاستەقینە و باشترکردنی ئەساسی ژیانی مادی و معنەوی ئەوان لە گرەوی گۆڕینی بنەڕەتی پەیوەندی ئابووری کۆمەڵایەتی سیاسی و کەلتوری زاڵدایە و ئەم گۆڕانکاریەش هیچ کەس لە جیاتی ئەوان ئەنجامی نادات.
ئەنجامدانی وەها گۆڕانکاریەکی گەورە تەنها لە حاڵێکدا ممکن ئەبێت کە ملیۆنها کرێکار یەکگرت و ڕێکخراو بن. چینی کرێکار لەم نەبەردە نابەرابەرەدا هیچ شتێکی بێجگە لە ژمارەی بەرینی خۆی نییە، بەڵام ژمارەی زۆر و بەرین کاتێک کارایی دەبێت کە بە ئامانجی ڕوون و دروست و بە شێوەی یەکگرتوانە و ڕێکخراو هەنگاو هەڵبگرێت. ڕێگە چارەی کرێکاران یەکگرتووی و ڕێکخراو بوونە. با بە پشتبەستن بەهێزی خۆمان بۆ گۆڕانکاری ڕاستەقینە و باشترکردنی بنەڕەتی دەست بەکار بین. شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتی کرێکارانی پەیمانی نەوت لە 29 مانگی بەفرانباری 1400دا بەیانیەکی بڵاو کردەوە و تێیدا پشتیوانی خۆی لە بەیانیەی 6 ڕێکخراوەکە و بەیانی هاوشێوەکان ڕاگەیاند و داوای لە هەموو کرێکاران کرد کە بە خەباتی یەکگرتوانەی خۆیان لانی کەمی 16 ملیۆن تمەن لە مانگدا بەسەر دەوڵەت و خاوەنکاردا بسەپێنن. ئەوان بۆ جارێکی دیکە ڕایانگەیاند کە ئەندامانی شۆڕای باڵای کار و نوێنەرانی ساختەی دەوڵەتیان قبول نییە و دەلیلیان هێنایەوە کە کرێکاران کۆیلە نین تا ئەم جۆرە کەسانە لەسەر سەریانەوە حەقدەستیان بۆ دیاری بکەن. ئەوان لە ڕاستیدا ئەو وتانی مارکسیان دووبار کردەوە کەوتی کرێکار مرۆڤێکی هەژار ڕوت و ڕەجاڵ و احتمالاً بێبەری لە کەلتور بەدەستی ئەستور و قیافەی شپرزەوە نییە، بەڵکو مرۆڤێکە کە بەهۆی ئەم پەیوەندیانەوە بەبەند کێشراوە و دەچەوسێتەوە و لە هەمان حاڵیشدا بەرهەمهێنەری سەرەکی سەروەتی کۆمەلگایە. لە ناوەرۆکی بەیانیەکانی 6 ڕێکخراوەکە و شۆڕای ڕێخستنەوە ئەوە دەردەکەوێت کە ئەوانیش هەروەک مارکس لەسەر ئەو باوەڕەن کە کرێکار لە پێگەی حەقدار و تەڵەبکاردایە. تەنانەت ئەگەر سەرمایەداران بۆ سوکردنی بێعەداڵەتی زیاتر لە ڕابردوو پێی ڕابگەن. مەسەلە لەسەر عادڵانە دابەشکردنی سەروەت لە کۆمەلگەی سەرمایەداریدا نییە. مەسەلەکە لەسەر بەرهەمهێنان بە شێوەی سەرمایەداریە کە کۆیلەتی کاری کرێگرتە ئەساسی مانەوەیەتی. وها سیستەمێکی بەرهەمهێنان دەبێت هەڵوەشێتەوە و هەڵبەت لەم ڕێگەوە دابەشکاری سەروەت بە شێوەی کاپیتالیستیش لە ناو دەچێت.